بەناوی خوای بەخشندەی میرەبان سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگارتان لەبێ بینەرانی ئازیز و خۆشەویست خۆم بە خۆشحاڵەزانم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی ژێرخان پێتان دەگەمەوە. لە مەڵقەیەدا دەمانەوێت قسە بکەین لەبارەی گرفتی موچەی خانەنشینی یاسایی لە هەرێمی کوردستان. بێگومان هێزی مرۆیی لە هەموو دام و دەستگایەکدا چ دام و دەستگای گشتی بێت یاخود دام و دەستگای تایبەت بێت، بێگومان هێزی مرۆیی ڕۆڵێکی کاریگەری هەیە لە بەرەو پێشخستنی ئەو کەرتە لە کۆمەڵگەدا بە شێوەیەکی گشتی دوجار لێکەوتە باشەکانی لە کۆمەڵگەدا ڕنگ دەداتەوە. یەکێک لەو ڕۆڵانەی کە هێزی مرۆیی دەیبینێت ئەو کەسانن کە لە کەرتی گشتیدا لە دام و دەستگاکانی حکوومەتدا ڕۆڵیان هەبووە، ئەوانیش ئەوانن کە پلەی وەزیفیان بەرەو کۆتایی چوە و پێیان دەوترێت خانەنشینان. خانەنشینان لە ئێستادا لە عێراق بە شێوەی گشتی گرفتیان هەیە، بەڵام لە هەرێمی کوردستان گرفتەکە زۆر گەورەی و قەبارەکەی ئەوەندە گەورەیە کاریگەری لەسەر جۆر و نەوعێتی ژیانیشیان دروست کردووە. لە هەرێمی کوردستان لە دوای ئەوەی پێی دەوترێت لە دوای قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان ژیان و جۆری ژیان لە لایەن خانەنشینانەوە بە جۆرێک گۆڕاوە کە ئاواتەخوازن بەم تەمەنەشەوە بگەڕێنەوە بۆ پێش خانەنشین بوون و بگەڕێنەوە بۆ دام و دەستگاکانیان. ئێمە لەم ئەڵقەیەدا شەنوکەوی گرفتە و کێشەکانی خانەنشینانی یاسایی لە هەرێمی کوردستان دەکەین، بەڵام بەرلەوەی بچین ناوناوەڕۆکی بابەتەکەمانەوە چەند هەواڵێکی ئابووریمان ئامادە کردووە، دواتر شەنوکەوی بابەتەکەمان دەکەین. یەکەم هەواڵی ئابووریمان لە 6 ساڵدا عێراق 36 ملیارد دۆلاری لەدەستداوە. ڕێکخراوێکی سەر بە نەتەوەی گورتووەکان ئاشکرای دەکات لە کۆتایی ساڵی 2013 عێراق زیاتر لە 36 ملیارد دۆلاری لەدەستداوە. کۆنگرەی نەتەوەی گورتووەکان بۆ بازرگانی و گەشەپێدان راپۆرتی ساڵانەی خۆی بڵاو کردەوە بەهۆی ناسەقامگیری سیاسی و ئاسایش و شەڕ لەگەڵ داعش لە ساڵی 2013 تا کۆتایی ساڵی 2018 عێراق زیاتر لە 36 ملیارد دۆلاری لەدەستداوە، زۆرترین ڕێژەشی ساڵی 2014 و سەرەتای سەرۆڵدانی داعش بووە. بەپێی راپۆرتەکە ساڵی 2018 بڕی 4.885 ملیاردی، ساڵی 2017 بڕی 5.32 ملیارد، ساڵی 2016 بڕی 6.256 ملیارد، ساڵی 2015 بڕی 7.574 ملیارد دۆلاری لەدەستداوە. ڕێکخراوەکەی سەر بە نەتەوەی گورتووەکان ئاشکراشی کردووە زۆرترین زیان کە بەر ئابووری عێراق کەوتووە ساڵی 2014 بووە بە بڕی 10.176 ملیارد دۆلار بووە، لە کاتێکدا ساڵی 2013 بۆی نائارامی و ناسەقامگیری دۆخی سیاسی و ئەمنیەوە بڕی 2.335 ملیارد دۆلاری لەدەستداوە. کۆنگرەی یونیکتات جەختی کردوتەوە کە سەر ڕای لە دەستدانی ئەو بڕە پارە زۆرە دۆخی ئابووری عێراق بە خراپی پاشەکشەی کردووە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا هەر بەهۆی ناسەقامگیری سیاسی و ئەمنی و شەڕی داعشەوە. نرخی نەوت لە بازاڕەکانی جیهان دابەزینی بەخۆوە بینی. نرخی نەوتی خاو لە بازاڕەکانی جیهان دابەزینی بەخۆوە بینیوە. نرخی نەوتی خاوی برنت و نەوتی خاوی تەکساس لە بازاڕەکانی جیهاندا دابەزینی بەخۆوە بینی، ئەوەش دوایەوەی دوێنێ بە شێوەیەکی بەرچاو بەرز بووە. نرخی هەر بەرمیلێک نەوتی خاوی برنت بە 59.90 دۆلار مامەڵەی پێوە دەکرێت. ئەمڕۆژ نرخی هەر بەرمیلێک نەوتی خاوی برنت بە 59.90 دۆلار مامەڵەی پێوە دەکرێت. هاوکان نرخی نەوتی خاوی ئەمریکا بە ڕێژەی 0.8 لە نزیک نزم بۆتەوە و هەر بەرمیلێکیش بە 55.13 دۆلار مامەڵەی پێوە کراوە.
دوێنێش نرخی نەوتی خاو لە بازارەکانی گیان بە ڕێژەی لە سەدا 4.5 بەرز بوو، ئەوەش بۆی دواخستنی بڕیاری زیادکردنی ڕێژەی لە سەدا 10 گومرگ لەسەر کاڵای چینی لەلایەن ئەمریکاوە. نرخی نەوتی خاو لە بازارەکانی گیان بە نزیکەی لە سەدا 5 بەرز بوو، ئەوەش لە کاتێکدا ئاژانسی وزەی نێودوڵەتی ڕایگەیاندووە ڕێژەی گەشەکردنی خواست لەسەر نەوت لە کەمترین ئاسیدایە. کەمبوونەوەی ڕێژەی سوودی نەوت لە ئەمریکا دەبێتە پاڵپشتێک بۆ بەردەوامی چالاکیەکانی گیان و زیادبوونی خواست لەسەر سوتەمەن. هەواڵێکی ئابووریمان لەسەر ئایفۆنە. ئایفۆن بۆ پلەی چوارەمی پڕفرۆشترین مۆبایل لە گیان پاشەکشەی کرد. مۆبایلی ئایفۆن بۆ ڕیزبەندی چوارەمی پڕفرۆشترین مۆبایل لە گیاندا بەزی کە پێشتر لە پلەی سێمدا بوو. مۆبایلی ئایفۆن لە بازارەکانی گیان بەرامبەر مۆبایلی چینی شوێنەکەی خۆی لەدەستدا، کاتێک مۆبایلی ئۆبۆ بە فرۆشتنی 36.2 ملیۆن مۆبایل لە گیاندا پلەی سێمی لە مۆبایلی ئایفۆن وەرگرتەوە کە فرۆشی مۆبایلەکەی گەیشتبووە 35.3 ملیۆن مۆبایل. ئێستا لە پلەی یەکەمدا مۆبایلی گالاکسی نۆت 10 دێت بە فرۆشتنی 75 ملیۆن مۆبایل. لە پلەی دووەمیشدا مۆبایلی هواوی دێت بە فرۆشتنی 58.7 ملیۆن مۆبایل لە جیهاندا. سڵاوتان لەبێ بینەرانی ئازیز و خۆشەویست، وەکو لە پێشەکێکەدا باسم کرد، گرفتی موچەی خانەنشینی یاسایی لە هەرێمی کوردستان بابەتی سەرەکی ئەم ئەڵقەی بەرنامەی ژێرخان دەبێت بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا سادق سازانی وتەبێژی یەکێتی خانەنشینان. مامۆستا سادق سوپاس بۆ ئامادەبوونتان. زۆر سوپاس بۆ جەنابتان. ئەمەوێت سەرەتا بزانم کە کێشەی سەرەکی ئێوەی خانەنشینان لە چیدایە و ئەشمەوێ بپرسم کە ئێوە زۆرتر لە ماوەکانی ڕابردوودا قسەتان بۆ ڕای گشتی زۆرترە کرد، ئێستا هەر ئاوە بەردەوامن یاخۆ جۆری ڕای گشتیتان تێپەڕاند و ئەتانوێ لەمە دووە بۆ چێ قسە بکەن؟ سەرەتا سڵاو و جژنە پیرۆزە ئاراستەی بەڕێستان و بینەرانەکەم. سەبارەت بە بڕگەی دووەمی پرسیارەکەت کە ئایا ئێمە ئێستا ڕای گشتیمان تێپەڕاندووە لە خیتابمانە لە قسەمانە یان هەر لەگەڵ ڕای گشتی قسەکەین. بێگومان تاوان بەداخەوە لە خولی پێشوودا خولی پێشووی پەرلەمان و کابینەی حکوومەتی پێشوومان بەڕاستی هەوڵێکی زۆرماندا من ناچمەوە سەر وردەکاریەکان، بەڵام جۆرێک لە ناوئومێدی لە دڵی هەمومانە بەڕاستی چەسپی بوو. بەڵام ئێستا دوای ئەوەی کەوا کابینەی نۆ دامەزرا و سەرەتایەتی بۆ خولێکی تری پەرلەمان سەر لە نوێ هەڵبژێراون، ئەم جارەیان وەک چاوەڕوانیەک یا وەک ئەوەی کە بەڕاستی بە ئومێدەوە ئەڕوانینە داهاتووی حکوومەت، لەبەرەوە خیتابی ئەم جارەمان ڕووی قسەمان ئەم جارەمان لە حکوومەتی نوێیە بە ئومێد و هیواوە کە بتوانێت داواکانمان جێبەجێ بکات. زۆر باشە. ئەشمێ بزانم ئێوە کێشە و گرفتان خۆی لە چیا بینێتەوە وەکو خانەنشینانی یاسایی؟ جەنابەت لە سەرەتاوە ئاماژەیەکت کرد بۆی کەوا لە تەواوی عێراقا کێشە هەیە بە تایبەتی بۆ خانەنشینان، بەڵام کێشەکانی هەرێم چەندبارە و زۆر زیاتر و ئاڵۆسترن. بەڵام من بە کورتی لە چەند خاڵێکە ئەو کێشانەی کە ئێستا لە ڕوبەڕووی خانەنشینانی، ئەلبەتە من لە کەوانەیە کاڵم خانەنشینانی یاسایی دوایی ئەوە پرسیار مەبێت لەسەرەوەی کە ئەو ناوەتان بۆ لە خۆتان. ئەو کێشانەی ئێمە لە چەند ڕوویەکەوەیە کە چەند جار باس کراوە. یەکەم کێشەی ئێمە هاوتانەبوونی موچەی خانەنشین لە خانەنشینانی هەرێم لەگەڵ هاوشێوەکانیان لە ناوەنداواتە لە بەغدا و شارەکانی تری عێراقی جگە لە هەرێمی کوردستان. بۆ لەوێ خانەنشین چەند وەرەگرێت؟ لەوێ خانەنشین تەبعاً بەپێی یاسایەکی نوێ کە لە ساڵی 2014 یاسا کۆنەکانی هەموو وەلاوە ناو یاسایەکی یەکگرتوو دەرکرا لە عێراقا، بەپێی ئەوە بەلای کەمەوە ڕێژەی موچە بۆ لای کەمی بۆ خانەنشین 400,000 کە ئەوە لە هەرێمە هێشتا بوونی نییە و هێشتا لەدایک نەبووە.
و دواتریش ئێمە کە مەسەرەن کەسێک وەکو من کە لە هەرێمە بە لە ساهشتای موچەی ئیسمیم خانە نشین کراوم لەوێ پێم وایە چەند هینێکراون چەند پۆلێن یەکراون بەڵام ئەوانەی وەکو منن لە سەدی موچەی کۆی موچەی یعنی لە سەدی موچەی فەرمیەتی بڵین بەوە خانشین زائیدن کۆمەڵێ مخصصات و دەرماڵە و پلەیتر کە شەهادە و ئەمانە کە لەوێ احتیساب بکرێ بۆ خانشین لێرە حسابی بۆ ناکرێت لەبەرەوە بەڕاستی فەرقەکە زۆرە خاڵێکی تر لە فەرقەکە ئەوەیە کەوا ینی ئەمە هەم داواکاریشتان و هەم کێشەشتانە بێگومان ئەخری کێشەیە و بۆ بە داواکاری بێشک خاڵێکی تر لەو کێشانەی کە ئێمە هەمانە کاتێک کە ئێمە خانەنشین نەبین سەبارەت مامۆسا هەشت موچەی ئەدرێتێ پێم وایە شەشی ئیسمی و دوانی تەواو ئێمە من وەکو خۆم کە سەرپەرشتیاری پەروەردەیی بووم بە 6 موچە خانەنشین کرامیانی کۆی مۆزەفین یا کۆی فەرمانبەران بە 6 موچەی ئیسمی خانە نشینەکرێن لە هەرێمە بەڵام لە عێراقدا لە دوای ئەو یاسا نوێیەوە بۆ بە موچەی 1 ساڵ موچەی 1 ساڵی تەواو ئەدرێ یعنی هەموو موچەکە یعنی جیاوازیەکە یەکجار زۆرە ئەوە بڕین لەبارەی ئیکرامیەکەوە خاڵێکی تر لەو کێشانەی کە ئێمە هەمانە نەمان و تیاچوون و بەڕاستی فەوتانی ئەو سنووقی خانشینەیە کە بەلای کەمەوە هەموو فەرمانبەرێکی هەرێم یا لە تەواوی عێراق من کە ئێمە باسی هەرێممان هەیە ئێستا لە 25 ساڵەوە کە بڵین تەقاعدی شمولی ئەکات هەتا 45 ساڵی خزمەت ماڭانە بڕێکی دیاریکراو لە موچەی هەمومان گل دراوەتەوە بۆ سندوقێک کە پێوترە سندوقی خانشین بۆ ئەوەی کەوا چۆن بڵێ ئەوە پاشەکەوت کرێ بۆمان و ئەو سندوقە قابلی گەشەکردنیشە ئێستا لە عێراقا قەرزی لە یەکرێ چونکە یارمەتی تریشی بۆ دێ و خۆشی ئەخرێتە کار و گەشەکە بەڵام ئەو سندوقە ئەوە کە معلومی هەموو لایەکە لە هەرێمە وجودی نەماوە ئەسڵەن لە نەوەیەکەوە تا ئێستا هەرچی موچە ئێمە ئێستاش کە لە فەرمانبەرانە بڕێ بەڕاستی جێی خۆیەتی فەرمانبەران پرسیار بکەن باشە ئەم موچەیە لە ئێمە بردرێ چی لێ ئەکرێ ئێستا ئێمە کە موچەکانمان ئەوە تا دوایی باسیەکەین کە چەند موچەمان فەوتا و چەند کەمترە لە چاوبەغایە هی ئەوەیە کە سندوقەکەمان نەماوە لەسەر بودجەی گشتی حساب بۆ ئێمەیەکەن ئێستا کە ئەوە بڵین غەدرێک و غوبنێکی یەکجار گەورەیە یەکجار زۆر گەورە و زەرریاوە لە ئێمە خاڵێکی تر لەو کێشانەی کە هەمانە ئێمە قەرزێکی زۆرمان ئەگەر دوایی پرسیارت هەبوو لەسەرەوە بە وردی باسیەکەم قەرزێکی زۆرمان لای حکوومەتە ئێستا لای وەزارەتی مالیەی هەرێمە کە موچەی چەند مایەکمان فەوتاوە کە ئێمە مەفروض بوو بەڵێ کە ئێمە مەفروض بوو نەچینە ژێرباری ئەو کێشانەی کە ڕووی کردە ئابووری هەرێمی کوردستان چونکە هینی خۆمانمان هەبوو پارەی خۆمانمان هەبوو خاڵێکی تر تێکەڵکردنی دۆسیەی ئێمە و نایاساییەکان بەیەکەوە کە ئەوە دوای حەزەکەی ئەگەر پرسیارت هەبوو لەسەر ئەوش جوان وردەکەمەوە کە ئەوە خاڵێکی تر لەو هینانە کێشەیەکی تر لە کێشەکانی ئێمە شێوازی موچەوەرگرتنی ئێمە ئێستا من خەڵکە ناسم کە لە عێراق بڵین لە ناوەند خانە نشینە دانیشتوی سلێمانیە دانیشتوی هەرێمە موچەکەی ماڭانە دێتە ینی حساب بانقی هەیە ینی بە کارتێک وەریەگرێ ئێمە تا ئێستا لە ڕۆژانی موچە وەرگرتنە بە هاوین و بە زستان و بە گەرما و بە سەرما خەڵکێک تەمەنی گەیشتوتە 80 ساڵ بەدار ئەیبەن بەڕێوەچوونەتە ژێرباڵی ئەبێ جاری وا هەیە 2 سەعات و نیم 3 سەعات لەبەر هەتاو یا باران بوەستێ تا سەرەی دێچێتە ژوورۆ بۆ کە ئەمە هەر خۆی بۆ خۆی ئیهانەیە بە بەڕاستی بە خزمەت و بە تەمەنی ئەو خەڵکە زۆر شێوازی وەرگرتنی موچەکانمان کە زۆر شێوازێکی خراپ و بەڕاستی ناشارستانیە خاڵێکی تر لە کێشەکانی ئێمە ئەوەیە هەندێک لە خانە نشینان کە لە زمانی ڕژێما بە شێوەیە لە شێوەکان یا بە هۆکارە لە هۆکارەکان خانە نشین کرابوون کە ئەوانە بڵین ڕەنگە بە ئیرادەی خۆیان نەبوو بێ دواتر بۆ تاواکردنی تەمەنی وەزیفیان گەڕاونەتەوە بە فەرمانی هەرکە لە هەرێمەوە کە گەڕاونەتەوە ئێستا کە مستحقی خانشین بوونەتەوە کە خانشین ئەکرێن ئەڵێن وڵا ئێوە ئیکرامی ئەم چەند ساڵەتان کە ئەبوو حەقە بیان دەنێ بەسەر هیواهەیە 15 ساڵە 20 ساڵە خزمەتی کردوەوە دوای گەڕانەوەی جاری پێش و کاتی خۆی ئیکرامیەکیان دراوەتێ بۆ ئەو چەند ساڵە ئێستا ئەمەی ئەم فتریان یعنی ئیتر یا نەزانیە یا بە عەمدیە بۆ احتیساب ناکەن کە پێم وایە ئەوە زۆر یعنی مافێکی زۆر یعنی بە زەقی پێشێلکردنی مافی ئەو بەڕێزانەیە کە ئەوە زۆر پێویستە بەڕاستی بگەڕێتەوە جێی خۆی خاڵێکی تر
لەوانە هەندێک لە ماوەلیدەکانی 54 و 55 کە خانەنشینن ئێستا و چەند 2 ساڵە خانەنشین کراون لە هەندێک شارە لەگەڵ شارێکی ترا موچەکانیان وەک یەک وەرنەگرتو هی وهەیە موچەی 6 مانگی وەرنەگرتو هی وهەیە 3 مانگی وەرنەگرتو هی وهەیە مەسە موچەی مانگەکانی وەرگرتووە یعنی ناڕێک و پێچیەک هەیە لە تەوزیعی موچەکانە کە ئەوە بەڕاستی ئەی تۆ مدیرێتێکی گشتی خانەنشینت هەیە لە هەرێمە ئەی مەفروزە ئەمانە ڕێک و پێکا بەڕاستی هۆکارەکە ینی هۆکارەکە کەسیە ینی کەسەکان تایبەت کراون یا نائیداریە هۆکارەکە بەڕاستی بێسەر و بەریە بەڕاستی وەکو بەداخەوە یان وەکو هەموو سێکتەرەکانی تر کە بێسەر و بەریەک هەیە کە تەنزیم نییە لە ئیشا کە بەڕاستی ینی شتەکان یا میزاجیە ئیتر ئەوەیە پارە هەبوو ئەیدەن پارە نەبوو ئیتر ناڵێن کاکە ئەم کابرایە زۆر باش چەندین ساڵ خزمەتی کردووە مافی خۆیەتی مەفروزە حکومت گەڕێ بە دوای سەرچاوەیەکە بۆ پارێم خەڵکە کە پارەکەی خواردوون ینی فەرمو لێ پرسیارەکەین چی لێ هاتووە و پارەیە بەچی درراوە چۆن ئەبوو ئەوە ئەمانەت بووە لە ئەستۆیان زۆر باشە چۆنە بێ بخورێ ماوەسە ساڵتە وستمەوە پرسیارە بکەم ئێوە لە ماوەکانی ڕابردوودا زۆر هەوڵتان داوەیانی ئەو وەڵامی ئەو پرسیارەتان وەرنەگرتوتەوە لە بەرپرسانی حکوومەت ئەم سندوقی داهاتی خانەنشینانە چی لێ هاتوو وڵی تر بە خوێنساردیەکەوە بە گوساخانەیە کەڵێن ئەخر سنوق نەبووە یعنی سنووقی هەرێم نەماوە بڵێ نەماوە گوایە لە مەولا بەتەمان دانیشن و داینێنەوە بۆکەی من نازانم بەڵام نەماوە بەڵام خۆپارەکە سنووق نەماوە خۆ ئەم پارەیە چوەتە ئەو سنووقەوە ئەی پارەکە چی لێ هاتووە وانە؟ یعنی ئەم پارەیە ئەگەر دادگا هەبێ بەڕاستی مەفروزە بپرسێتەوە لەوانەیە کە ئەم پارەیان بە دەرداوە پیان نەوتون ڕێژێ و پارێز چەند بووە کە نەماوە وڵی ڕێژێ و پارەیە بێگومان ئەگەر نەگاتە ملیاران دۆلار بە ملیارات دینارە ئێستا لە حکوومەتی عێراقی چەند مانگێ لەمەوە پێش قەرزیان لێکرد بۆ هەندێک بوار و سێکتەری تر ئەوەندە پارێکیایە سندوقی خانشی چونکە و سندوقە وەکو عەرزم کردی گەشە ئەکا ڕاستە ئەخرێتە ئیشەوە گەشە ئەکا زائیدەن مساعداتی تر کە بۆی دێ کێشەکانت خۆ نەماون من پرسیارەوە بە کورتی بوو زۆر باشە دەستخۆش ئێمە ئەو داواکاریانەتان هەیە وەکو وترێت کە کاتێک گوێی لێگری 100% مافی پێدانی ئەم داواکاریانەتە و حکوومەت جێبەجێکە پێتوانی ئەستەم بێ بەشێکیان حکوومەت یاریمی کوردستان بۆتان جێبەجێ نەکەن بە تایبەت هاوتاکردنی موچەکان لەگەڵ حکوومەتی عێراق بە تایبەوە گێڕانەوەی قەرزەکانتان وڵی خۆی ئەستەم ئێمە ناڵین هەرێم بە حاڵەتێکی ئاسایی تێپەڕیوە حاڵەتێکی نائاسایی لە قەیران و ئەمانە تێپەڕبووین بەڵام بەشێکی زۆری قەیرانی هەرێم قەیرانی ئیرادە و ئیدارە بووە بەڕاستی ئەوە قسەی هەموو کەسە قسەی من نییە بەتەنها با بەرپرسانی حکوومەت لە ڕێی خەڵکانی نزیک لە حکوومەت و ئەوانەی کە بڵین بە تایبەتی من ڕێزم هەیە بۆ حیزبەکان کە ئەوان حکوومەتن ینی با لە خەڵک بپرسن لە خەڵکی عام بپرسنجان خەڵی ڕێی چیە لەسەر ئەوە بەڕاستی ئەو قەیرانانە هەرچەنە زۆربەی قەیرانی ئیرادە و ئیدارە بووە بەڵام لە هەمان کاتە ئێمە نەمانوتووە حکوومەت لە کاتی قەیرانە فەرموو ئێمە لە 2014ەوە تا ئێستا ئەوە 6 ساڵە حکوومەتی عێراقی ئەو بڕیاری دەرکرد تا ئێستا وەکو ئیلحاحێ نەمانوتووە علە لەقەل من لێرامێ ئاماژە بە ڕۆڵی پەرلەمانیش بکەم بەڕاستی ئێمە ئەو بە شێوەیەکی ئۆتۆماتیکی ئەوەی کە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە دەرچوو ئەو یاسایە کە نوێنەرانی کوردیش تەبعاً دەنگیان پێداوە کە بۆ سەران سەری عێراقە بە تایبەتی کە یاسای تایبەتمان نییە خۆمان لە هەرێمە کە هاتە هەرێمی کوردستان پەرلەمانی کوردستان دیراسی کرد و لیژنەی یاسایی بە سوپاسەوە پشتگیریان کرد و ناردیان بۆ حکوومەت ناردیان بۆ ئەنجومەنی وەزیران ئەنجومەنی وەزیران ئەو کاتە بەهۆی ئەو قەیرانەوە یا با بڵێم باشتر ڕوونتر بڵێم بە پاساوی ئەو قەیرانەوە وتیان ڕایگرن لەم کاتەدا لەم کاتە بە ئیمزای سەرۆکی حکوومەت وتیان ڕایگرن بەڵام من لێرا گلەی من لە پەرلەمان بەڕاستی لە خولی پێشوا هەیە پەرلەمانە کە ئەبێ خەمخۆری خەڵک بێ حکوومەت حساب بۆ گیرفانی ئەو گیرفانەی کە بە دەروی خەڵکە بینێ حساب بۆ گیرفانە ئەکا بەڵام پەرلەمانە کە نوێنەری منەوهی ئەو خەڵکەیەوهی ئەو خانەنشینانەیەوی ئەو فەرمانبەرانەیە کە لە خزمەت بەم خاک و وڵاتەیان کردووە ئەبوو پەرلەمان سوور وایە لەسەر مافەکان بەڕاستی ئەبوو بەو قسەیە یعنی هین نەبووایە قایل نەبووایە کە ئێمە ڕایگرین با ئقراریان لەم خولەیەت تا چەندێ وە قسەتان لەگەڵ پەرلەمانتەران بە تایبەت لیژنەی یاسایی کردووە
بمزانە ئەو دۆخەتان ئاوایە لەگە پەرلەمان هەوڵمەدا بۆ پێنجخولەکێکیش بەیەکێک لە ئەندامانی پەرلەمان لە بەشی یاسایی وەربگرین ئەگەر هاوکارانیشم بیان توانایە یەکێک لە پەرلەمانتارانی خولی ئێستا لە پەرلەمانی کوردستان ڕقەمیان لا بێت یەکێک لە ئەندامانی لیژنەی یاسایی لە پەرلەمان هەوڵ بدەن بۆمان وەرگرن سوپاسیان ئەەکەین با بزانین لەم خولای ئەیانەوێت چی بۆ ئێوە بکەن زۆر باشە ماوەسە سادق من ئەگەر عفوم بە ئەوە تەواوکەم باشەکەم قسەشت پێ بڕم من ئەوەی کە عەرزم کردی دەربارەی پەرلەمان لە خولی پێشووە بەڕاستی بە ئەرکی خۆیان هەڵنەسان ناڵێ ئیشیان نەکرد جوڵێکیان کرد جوڵانیان تۆزێک بەڵام کۆڵیاندا و بە قسەی حکوومەت گۆڵیان خوارد و کۆڵیاندا وازیان لە مافەکەی ئێمە هێنا بەڵام بۆیە ئەم جارە لە پەرلەمانی ئێستا هەتا 4 مانگێک پێش ئێستا ئێمە لە NRTش لە بەرنامەی کێشەی خەڵکە بەرنمەیەکی ترمان هین کرد یعنی ئامادە کرد داوا کرا لە پەرلەمانتارێک قرار بوو ئەو میوان بێ لە ستۆدیۆ لە هین لە ڕێهینەوە بەڵام بەداخەوە ئامادە نەبوو بۆ ئەم خولە ئێستا ئێمە ئومێدمان هەیە وەکو عەرزم کردی چاوەڕوانی ئومێد چاوەڕوانیمان هەیە کە بەڕاستی سەرۆکی حکوومەتی نوێ تەسەورەکەم بە ئیرادەیەکی باشترەوە هاتوۆتە پێشەوە و هەندێک وعدیشی یاوە کە محارەبەی گەندەڵی و فەساد و بندیوار و مافی هاوڵاتی و خۆم گوێم لێ بوو کەوتی گوێ ئەبێ بگیرێ لە هاوڵاتی و کێشەکانی هاوڵاتی بە هەندوەربگیرێ ئەمە تروسکاییەکە و ئێمە ئومێدمان پێی هەیە و بە هە لە ئێستا حکمی دەدەین سەبارەت بە پەرلەمانیش کە ئەرکی سەرەکی ئەوانە بەڕای من نەک هەر بەڕای من بەڕای هەموو خەڵکێک و ئێمە بۆ ئەم بوارە ئێستا گەر ئەوانی گویان لە من بێ سەرۆکی هەموو فراکسیۆنەکان قسەمان لەگەڵا کردوون من بە تایبەتی خۆم بە تەلەفۆنکە پشتگیری تەواومان بکەن حتا جەنابی سەرۆکی پەرلەمان کە خۆی دکتۆرە ڕێواز کە خۆی من خۆم بە ئینسانێکی دڵسۆز و جەری و جەسووری ئەزانم لە پشت مافی خەڵکەوەیە کە خۆی بە تەلەفۆنی قسەم لەگەڵا کردووە و یاداشتێکشمانداوە دوای ئەگەر مەجال هەبوو خاڵ یاداشتەکەت بۆ خوێنمەوە ئەو یاداشتەمان گەیانۆتە هەموو سەرۆک فراسیۆنەکان زائیدەن سەرۆکایەتی پەرلەمان زائیدەن سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و خەڵکێکی متەنەفیس لە پێش مۆزوعەکە هاوکاریمان یاداشتەکەتان باس و خۆی لەوەیە ئەبینێتەوە کە کێشەکانتان بۆ ڕوون کردوونەتەوە یاخود ئەمەوێت بە کورتیش بێ پێم بڵێم یاداشتە چیتان بە سەرۆکایەتی پەرلەمان سەرۆکایەتی حکوومەت وتووە و تا چەندێکیش وەڵامتان وەرگرتووەتەوە وەڵا تابان یاداشتەکە زۆر کۆن نییە تازەیە چاوەڕێمان کرد تا حکوومەت بە تەواوی تشکیلکە تقریبا دە ڕۆژێک پێش دەژن ئێمە یاداشتەکەمان نرد بۆ سەرۆکایەتی ئەنجومەن و سەرۆکایەتی پەرلەمان طبعا یاداشتەکەمان تۆزێ بە وازیحی و بە ڕوونکردنەوە نووسیوە بەڵام ئەوەی کە وەکوینە لە بەیت القەسیدەکە 5 خاڵە من بە کورتی 5 خاڵەکە لێرە جارێکی تر ئامەوە بە گوێی وەکو عەرزم کردی لەگەڵ ڕێی عام قسە ناکەم چونکی ڕێی عام ئەو بێ ئومێدی تا ئێستایش پێوە دیارە بەڵام لەگەڵ بەرپرسانی متەنەفیز و حکوومەت قسەکەم لەگەڵ پەرلەمان کە ئەم خاڵانن یەکەم جێبەجێکردنی یاسای ژمارەنووی ساڵی 2014 حکوومەتی فیدراڵ لە یەکی 2014 وەک چۆن لە عێراقا ئەو یاسایە پەیڕەوەکرێت و جێبەجێکراوە باش خاڵی دوو گێڕانەوەی موچە قەرزەکانمان ئێمە منۆکو خۆم 16 مانگ موچەم لای حکوومەت یا لای وەزارەتی دارایی بڵین هەرێمە 16 مانگ 4 مانگی ساڵی 2015 و ئێستا موچەی مانگی حوتی 2018 مان وەرگرتووە ئێمە ویستمەوە پرسیارە لێ بکەم یعنی ئێوە لەم ساڵە هیچ موچەتان وەرنەگرتووە من موچەی مانگی حوتی 2018 مان وەرگرتووە بە پێی ئەو لیستەی کە ئێمە موچەی پێوەرەگرین و ئیمزای لەسەرەکەین مانگی حوتی یعنی یەک ساڵ زائیدەن ئەو 4 مانگە بەنسبەت کەسانی وەک من ئەوە یەک ساڵە موچەتان وەرنەگرتووە یەک ساڵە وەرمان نەگرتو 4 مانگیشیان ئەوە وەکو خەڵکی تر جارێ هەر بێسەر و شوێنە ڕاست ئەمە ئەوە خاڵی سێهەم بەگەڕخستنەوەی سندوقی خانەنشینی چونکە تاکە زمانی یعنی قانونیە بۆ ئێمە بەڕاستی ئەوە ئیتر باز زۆر درێژەی نەدەمێ کە ئەوە ئەگەر ببوایە ئێستا بەبێ یەک و دوو چەند و چوون ئەیانتوانی موچەکەمان وەک بەغا بدەنێت ئەیانتوانی چوارەم جیاکردنەوەی دۆسیەی هەزاران خانەنشینی نایاسایی کە بەڕاستی لەگەڵ ئێمە تێکەڵ و پێکەڵیەکی وا کراوە وەکو داوی جاڵجاڵەکەی لێ هاتووە ئەو تا خۆیشان نازانن چۆن و کەی جیایکەنەوە ئێمە ناڵێن نانی خەڵک ببڕن فەرمو ئەوەی خانەنشینی حیزبیە با حیزب خۆی خەمی بخوا قەیچێکە یان کاکە گیان من 43 ساڵ خزمەتم کردو و ماغانە موچەم لێ بڕاوە
برادێکی تریش لە دوورەوە هاتووە لەبەر خاتریەوەی خزم و منتەسیب و نازام سەر بەچی و ئەمانەیە لەگەڵ من ڕێزمێ بۆ پێشمەرگاوان لەسەر سەرن و خزمەتیان حەقی خۆیان احتیساب بکرێ بۆیان بەڵام کەسێک کە بە یەک مانگ خزمەتی نەکرد یەک مانگ موچەی لێگل نەدراوەتەوە کە ئێستا 5 و 6 ئەوەی من موچەوەرەگرێ ئەم غەدرێکی زۆر قورسە بەڕاستی خەڵک یعنی ئەگەر مەسەلە ئەوە نەبایە حکوومەتەکە حکوومەتی کوردی پێڵێن و ئێمەش خەڵکی کوردین و کوردستانین و بۆ ئەوی دوژمن پێمان پێنەکەنێ ڕەنگە خەڵک ئەڵێ نانبڕین لە سەربڕین قورستر بوو خەڵگەمەی قبول نەکرد و ئێستاش تا ئەندازەیە خەڵک بەڕاستی ئەوە سێ قبولێکە ئەجنا هەموو ڕێیەکی یاسایی و مەدەنی ئەگری نەبەر بۆ ئەوی کەوا ئەم مافانەمان بۆ بگەڕنەوە خاڵێکی تر یا خاڵی ماوە عەفم کە ئەوە هەر یاسا و هەموارکردنەوەیەکی تر لە بەغاوە کە دەرچێ سەبارەت بە خانشینان کە ئەڵێن ئێستا جارێک تر پیاچوونەوەی تر ئەکرێ بۆ هێشتا بۆ ئەوەیش کە هەیە مەفروضە لە کوردستانی شار مەشمول بێت چونکە یاسامان نیە ئێمە ئەم پێنج خاڵەمان کردو بە یاداشتێک و بە تێر و تەسەلی و بە ڕوونکردنەوەیەکی جوانەوە بە ڕێزەوە تەقدیممان کردو بۆ ئەو سەرۆکایەتیانە و ئومێدی یعنی چاوەڕوانین بەڕاستی چاوەڕوانین یەکەم ڕعایەتی عادل بکەن عادل بن چونکە هەر حکومەتی عادل نەبێ بەڕاستی هەر خۆی بۆ خۆی لە ناو خۆیەوە ئەخورێ و ئەکەوێ و دووهەم دەست بخەنە سەر ویژدانیان بە تایبەتی پەرلەمانتارە بە ڕێزەکان بە تایبەتی ئەو سەرۆک فراکسیۆنانەی کە من بە شخصی قسەم لەگەڵا کردوون ئەگەر ئێستا گویان لێم بێ و هیوادارم بیانگاتی ئەم قسانەمان بەڕاستی مەفروزە دەست بخەنە سەر ویژدانیان ئەوان نوێنەری ئێمن مەفروزە تا دواتنوێکی توانایان لەسەر مافەکانی ئێمە نەوەستن و بە قسەیەک گۆڵ نەخۆن و قەیران هەیە یا مەسەرەن پارە نییە بپرسن بۆ نییە ئەگەر هەر نیشە ئێمە مشکلی ئێمە نییە مەفروزە خۆیان چۆن پەیەکەن حەقی خەڵک بدەنەوە پارەی خۆتانە لێتان پارەی خۆمانە نامانە لە پارەی بودجێ عاممان دەنێ پارەی خۆمانە ڕاستە من پرسیارێکمە زۆر مەبەسمە وەڵامەکەی بەڕوونی وەرگرم ماسە سادق ئێوە یەکێتیەکتان هەیە وایە یەکێتی خانە نشینان لە لایەکترەوە مەسەرەن ئێوە پێتان خۆشە جیا بکرێنەوە پێتان بوترێ خانە نشینی یاسایی ئێوە لەناو ئەم یەکێتیەیە هەمووی تایە خانە نشینی یاسایی و نایاسایی نەخێر ئێمە ئەم یەکێتیە بەس بۆ خانشینان یاس کاکەوان ئیشان بە ئێمە نییە نایاسایی ئیشان بە ئێمە نییە ئیشی خۆیان ڕۆیشتووە و معزەز و مکەڕەم لەوانەیە بۆیشان بێتە ماڵەوە بەعزێکیان لەوانەیە هەندێکیان هەر بێزیان نایە ئەسڵان قەت نایان بینین ئێمە وەکو ئێمە لە بەردەم بانکەکانە لە بەردەم بنکەی دابەشکردنی موچە کەسمان لێ نەدیون شوێنی تایبەتی خۆیانیان هەیە لە ڕێی تایبەتی خۆیان ویان گاتێ ئەم یەکێتی ئێمە تایبەتە بە خانە نشینانی یاسایی مەدەنی لەگەڵ عسکەری و پۆلیسەکانی تر ئەمە حتا بۆ نمونە خانە نشینانی پێشمەرگە بۆ خۆیان دام و دەستگای خۆیانیان هەیە و ئەوانیش بەڵام هەمومان لەگەڵ ئەوانیشە هەر یەک دەردین فقط ئێمە یەکێتەکەمان جیایە زۆر باش لە دوای پێدانی ئەو یاداشتە هیچ یەکێک لە فراکسیۆنەکانی هیچ یەکێک لە بەرپرسان لە حکوومەت پەیوەندیان پێتانەوە نەکردووە ئێمە پەیوەندیمان بەوانەوە کردووە وخوا هەڵ ناگرێت تیایاندایە مندەفیعات تیایاندایە دەڵێن ئێمە ئەوەی کە حەلی ئەم کێشانە ئەکادووە ئەوەی کەوا چارەسەری تەواوی کێشەکانی خانەنشینانەکە لە هەرێمە جێبەجێکردنی یاسای ژمارە نوێیە ئەمەیان لە ڕووی ئێمە وتووە بەڵام چەند لەوێ بە عملی وکو عەرزم کردی ویژدانن تا سەر لەگەڵ ئەم مۆزوعە ئەڕۆن و ئەبێ بەڕاستی ئەبێ ئیرادەی خۆیان فەرزکەن ئەی پەرلەمانیانی چی پەرلەمانەکە ئەبێ یاسادانێ پەرلەمانەکە ئەبێ دیفاع لە میلەت بکە لەبەرەوە ئێمە پەیوەندیمان باوانەوە کردووە من شخصی خۆم لەگەڵ سەرۆک فراکسیۆنەکانی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ جەنابی سەرۆکی پەرلەمان لەگەڵ سەرۆک فراکسیۆنی یەکگرتوو لەگەڵ سەرۆک فراکسیۆنی کۆمەڵ لەگەڵ فراکسیۆنی نەوەی نوێ لەگەڵ فراکسیۆنی گۆڕان لەگەڵ هەمویان قسەمان کردو و من خۆم بە تەلەفۆنی لەگەڵ زۆربیان قسەم کردووە و وعدی پشتگیری تەواویان داوە هیوادارم کە وعدەکەیان لەبیر بێ و ئێمە بە ئەنجامیش بەڕاستی ئەوان هەڵەسەنگێنین زۆر باش ئەمەوێت بە دیاریکراوی ماوەسا ئێوە ئامارێکتان لەبەردەستە ئێستا لە هەرێمی کوردستان چەند خانەنشین هەیە لە هەرێمی کوردستان پێم وایە لە سەروی 230,000 خانشین هەیە بەڵام ئەمە هەر هەمووی خانەنشینانی یاسایی نین ئێستا ئەمە ئاماری دقیقی تقریبا 5-6 مانگ پێش ئێستای سلێمانیمان لایە سلێمانی بە حەوزی پشدەر و بە ناوچەی گەرمیان و تەنانەت بە هەڵەبجەوە کە ئێستا بۆ خۆی پارێزگایەکی سەر بەخۆی و پێم وایە بە چەمچەماڵ و ئەو ناوەیشەوە
هەر هەمووی 65,000 تۆ بڵێ ئێستا بوو بێتە 70,000 خانەنشین ئەمە لە هەموو سلێمانی یخۆ لە هەولێر و دهۆک سێ ئەوەندە نابێ تەسەور ناکەم یعنی ئەو ڕێژەیە ئەو ژمارەی کە باسم کرد هی هەموو خانەنشینانی یاسایش بن بەڵام گریمان خانەنشینانی یاسایی 130 تا 140,000 ممکنە ببن لەم کاتەدا. زۆر باشە ئێوە لەگەڵەوەی کە یاداشتان داوەتە حکوومەتی هەرێمی کوردستان پەرلەمانی کوردستان پەناتان بۆ حکوومەتی ببوورە بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق نەبردووە؟ بەڵێ ئێمە وەکو عەرزم کردی لە خولی پێشووە ئێمە لە دوای 2014ەوە بەڕاستی دوای ئەوەی کە من بالمناسبە لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیشا لەم دوو هەفتەیە پێش ئێستا گرتمان کە نوێنەری کەناڵەکانی هەموو لێبوو ئاماژەم بۆ قسەیە کرد لە 2014 کە قەیران وردە سەری هەڵا طبعا یاسای یەکگرتووی خانشینی عێراق پێش لە سەرهەڵدانی قەیران و داعش و ئەوانە بوو هەر ئەو کاتە هێشتا قەیرانەکە ڕووی نەکردبووە هەرێم و موچە هێشتا نەبڕابوو لە بەغاوە با بڵێن بوو جەعفۆن جێگری وەزیری دارایی ئەو کات بەڕێزێکی ئەو کات وتی ئێمە ناتوانین ئەو یاسایە کە لە بەغا دەرچووە چونکم زیادکردنە من هەتا وەکو سوعبەت لەگەڵ ئەندام پەرلەمانی کە لە بەرنامەی تەلەڤیزیۆن ناوتم ئەی ئەگەر کەمکردنیە وایە لە بەغاوە بێ چەند و چوون لێرەوە وتی بەرەوەڵا لێرەوە یەکسەر کەمیانە کردەوە بەڵام ئەویان نەکرد واتە ئەم کێشەی ئێمە دەمێکە ئێمە خەریکین لە ساڵی 2014 بە تایبەتی 2015 چ لە ڕێی هەرێمەوە و ناچار بووین دوجار لە ڕێی ئەنجومەنی نوێنەرانی بەغاوە بە تایبەتی بەڕێز ئەندامێکی چالاک و دڵسۆزی یەکێ لە فراکسیۆنە کوردیەکان کە لێرە نامێ نایبێنم نەک بێ بە ڕیکلام بەڕاستی یاداشمان بەرز کردەوە بۆ ئەوان بۆ ئەنجومەنی وەزیرانی عێراق هەر هیچ نەبێ ئەوان زوو جوابیان ناینەوە وتیان یان بە وەزارەتی دارایی لە وەزارەتی دارایی عێراق هەر ئەو کەسە متابعی بۆ کردین وتیان عایدی وەزارەتی داراییە بکۆڵنەوە لە کێشەی خانشینانی هەرێم ئەویش ئەڵێ حەسب العایدیە بە کتابێک طبعا سوورەتی کتێبەکانیان داوەتەوە بە ئێمە ئەویش حواڵەی کوێی کرد هەیئەی عامەی تەقاعد لە بەغا کە بەرپرسە لە مەسایلی متەقاعدین یعنی خانشینان هەیئەی عامەی تەقاعد لە بەغا ئەمە جوابەکەیەتی ئەڵێ لەبەر ئەوەی کە دەمێ ساڵە فەرمانبەرانی هەرێم لە هەرێمە پارەیان لێگردراوەتەوە بە سنووقی خانەنشینە و نەگەی ناتۆتەوە خەزیانەی گشتی ناتۆتە بەغا ناتۆتە سندوقی خانەنشینانی عێراقی لەبەرەوە هەرێم بەرپرسە و ڕاستی شەکەم هەرم بەرپرسە لە ئەو غوبن و غەدرەی کە لە هینەکرێ یا ئیلا مەگەر بە ئیتفاقێکی سیاسی ئێمە ڕێبکەوین کە ئێستا هیوادارم هەرێم نەیگەێنێتە ئەوەی کەوا ئێمە داوایەکی داوای بەدیل بکەین بەڕاستی یعنی خەڵک ئێستا گەیشتۆتەوە حەدەی کە ئەڵێن ئێمە داواکەین ئیتر ئایا بە یاداش بێ بە چوونە سەرجادە بێ بە شکاتکردن بێ لە دادگاکان و کە چەند پارێزەرێکی بەڕێز و خۆبەخشیش هەن دیفاع لەم قەزەی ئێمە بکەن ئەگەر بەسکاڵات تۆمارکردن و شکاتکردنیش بێ داوای لەوانەیە ئەوە بکەن کەوا خەڵک داواکە موچەکانە بچێتەوە سەر ناون بەداخەوە ینی ئەوە با پارەکانمان کە لێ یا ئەو مۆزەفانی لیانە بڕبچێتە سەر ناوە زۆر باش موچە لێوەرگیرێ بەڵامی لەم مەرحەلەیەش جارێ پەلەمان نییە ئەم حکوومەتە نوێیە و ئومێدیشی لێ ئەەکەین بەڕاستی من بەبێ مجامەلە ئێڵم چونکو یعنی بەوادیر هەیە لەو ڕۆ و گورج و گۆڵی وایین زۆر باشە بە حکومی بەڕێستان وتەبێژی یەکێتی خانشینانن ئەمەوێت لە ڕووی کۆمەڵایەتیشەوە وەسعی خانشینان لە ئێستاە چۆنە وەکو باست کرد کە ڕێک ساڵێکە بێ موچەتان وەرنەگرتووەوە بۆنی موچەی 2009 هەر نەکردووە وەسی کۆمەڵایەتی و ژیانی خانەنشینان لە چه ئاستێکدا کە بەداخوا بووە ینی ژیانی خانەنشین کە ئەو هەموو ساڵە خزمەتی حکوومەت و هاوڵاتیانی کردووە ئەبواە زۆر باش وایە وڵی تۆ ئێستا لەوانە سەیری من بکەی قاتێجلی خراپ نییە لە بەرمایە تۆزی قنجقیت و ئەمانە بەڵام ئایا هەموو خانەنشینان حاڵیان وایە بەگشتی ئەمە ئەڵێم بە فەرمانبەرانی خۆیشمان بەگشتی کە بەداخەوە ئێمە نازانین ئیدیخار بکەین یعنی نازانین شت بخەینە لا لە کاتی وەزیفا هەر هەمومان ماغانە چونکو بە شێوەیەکی مرەتەب موچەمان دراوەتێ وتومانە ئەم مانگەی خۆین بۆ ماغەکەی تر خۆی موچەمان هەیە لەبەرەوە فەرمانبەر کەمی بیری لەوە کردەوە کە ئیدیخار بکە حتا جاری وا هەبووە
ئێمە تیامانە بۆ میهنەیەکی کردووە جگە لە وەزیفەکەی ئەمە کە من بۆ باش دەکەم لە ساڵانی سەرەتای هەشتاکان و ئەو کاتانە و پێش هەشتاکان یعنی حتا لای خەڵک ئەیان و بابە تۆ موچە هەیە چ پێویستە بەوە هەیە بچی پیشەیەکی تر بکەیت ئەمە حاڵی فەرمانبەری لای ئێمە بووە هەموو اعتیمادێکی لەسەر ئەو موچەی ماغانە بووە کاتێک کە خانە نشینە بێ تۆزە گیانی بەو ئیکرامیەیە کە ئێستا بۆ شەوەی دراوە بە هەرێم اینجا ئەم هەموو نەبوونی و ئەم هەموو گرانی و ئەم هەموو قەیران و ئەم هەموو هینەکە کە هەر میلەت باجەکەی داوە بەڕاستی هەر میلەت باجەکەی داوە هەمی هاتە سەر بە تایبەتی مۆزەف اینجا لە ڕووی تەمەنەوە کەسێک گەیشتوێتە تەمەنی گەیشتوێتە 6 ساڵ و 7 ساڵ و 8 ساڵ ئەبێ چەند نەخۆشی ڕووی تێکرد بێ ئێستا ئێمە ناشکری نەبێ گەنجەکانمان زۆربیان ناساغ و نەخۆشن کۆمەڵگەمان هەمی مبتەلا بوو بە ئەنواعی دەرد و اینجا ڕۆژانەیش لە فەیسبووکەوە پەیتا پەیامەنێرێ ئەو شتە خراپە و ئەو شتە مەخۆن و ئەوەندەی تر خەڵکیان تووشی نەخۆشی دەرونی کردووە یعنی کەسێک لە تەمەنێکا بێ ئەمڕۆ ئەبێت چەند محتاجی ئەوە بێ دەرمان بەو گرانیە و حاڵەتی سەحی بەو خراپیە ئەبێت چەند محتاج بێ اینجا مناڵی زۆربەی ئەو خانەنشینانە ئێستا یا لە مەرحەلەی زانکوایە یا لە مەرحەلەیەکی ترایە اینجا مناڵەکانیشن کە تەخەڕوجەکەن خۆتەعین نییە خۆ دامەزرانن نییە هیوادارم ئەمە بخەنە بەرچاو تۆزێک هیوادارم سەیری گیرفانی خۆیان نەکەن و یعنی خەڵک نەبینن خوایەک هەیە ئەوانیش و ئێمەی شەبینێ خوا تۆڵیان لێ ئەسێنێ ئێستا یادرنگ ئەگەر بەردەوامە لەسەرەوە هیوادارم کەوا بەخوا بچنەوە چکەوان کە سوکار و برا و ئەولادی ئێمن حەز ناکەین تووشی شکستی نە سیاسی ببن نەشکستی بەڕاستی کۆمەڵایەتی ببین بەڵام ئەگەر وابێت وەکو ئەم حاڵەتی کە ئێستا ئەمیتیان هەمومان خۆزگە بە زمانی پێشتر خەڵک ئەیخوازێ بەداخەوە هیوادارم کە نەگەینەوە حاڵەتە هەموو کەس نەفرەت بکات لەم وەزع و لەم بارودۆخی کە تایە ویست باسی قەرزەکانە کرد ویست بە تەفاسیل باز لەو قەرزانە بکەین بە تایبەت سندوقەکە و ئەوە ئێوە چیتانەیە بۆمە ئەو سندوقە چی بەسەراتوە قەرزەکانتان بەڕێژە ئەگەر ئامارێکتان لابێ وەکو یەکێتیەکە چەند حکومەت چەند قەرزاری ئێوەی خانە نشینە واللهی لە ڕاستیا من ئامارێکی وام لا نییە بەڵام ئیتر حساب کە تۆ ئەو بڵین بەلای کەمەوە 150,000 خانە نشین قەرزیان لای حکوومەت هەیە تر بە ڕێژەی جیاواز مەسەڵەن ئێمە کە لە 2014 خانە نشین کراوین تا ئێستا بڵین ئەوە 16 مانگمان لای حکوومەتە ئیتر پەیتا مەوالیدەکانی تر دواتر یعنی کەسی نییە بەلای کەمەوە 6 مانگ تا ساڵێکی قەرز نەبێ لای حکوومەت لە هەموو کۆی ئەو خانەنشینانەی کە یاساین و هەندە هەرێمە اینجا زائیدن ئەو فەرقەی کە لەگەڵ ناوەندا هەیە ئەو فەرقەیش قەرزە لە حساب لای ئێمە چونکە فەرمون باجوابمان بنەوە بڵێن حەقتان نییە ئەو وەختە ئێمەش دەزانین چۆن ئەڵێن حەقمانە اینجا ئەو سندوقە وەکو عەرزم کردی ئەو سندوقە زەمانەت هەیە بەڕاستی ئەو سندوقە جگە لەوەی پارەیەکی باشی ئەگەر پارەی باشی تیان نەبووە نەفەوتە ئەمە بەڵام لەوەرەوەی پارێکی باشی تیا بووە کرا بە قوربانی بەهەدەردان و پێیان نەوتون ئەو پارانی ئێوە لەو سندوقەیە بووە کە مافێکی خۆتانە دوایی پێتان بدرێتەوە دراوە بەچی لە هەرێمە بۆچی تا ئێستایش بوجە ئەچێتە پەرلەمان و بوجەی ختامی و چی حساب هەیە لە کوردستانە چی کراوە ئەوە دەنگێکمان لێوە دێ ئەوان باسیەوەکن کە سندوق نەماوە ینا ئەگەر قسەمان ئێستا زۆر خانەنشین هەیە ڕەنگە هەر بیری لەوە نەکری بێتەوە یا نازانێ ئەو پارەی بڕن لەکوێیە و سندوقێک هەیە ناوی چییە یعنی خەڵکی ئێمە خەڵکێکی سادە و پاک خۆی بۆ خۆی ئیشی بە ڕۆتین ڕۆژۆ جاران پێویستیشی نەکردو خەڵک وا بیرکاتەوە بەڵام ئێستا ئاوایە بەڕاستی و سندوقە یعنی ئەبێت لە بەیانیوە مەسەرەن بڵین لە بەیانی زووتر نیە دەستکەنەوە بە ئەڵێن بەتەمان ئێستا حاڵی حەزر بالمناسبە یاسایەکی چاکسازی ئەوە پێم وایە ساڵ و نیو 2 ساڵە بێ لە حکوومەتەوە ناردیانەوە پەرلەمان بۆی کە پەرلەمان مدارەسەی بکە پەرلەمان هەندێکیان هەندێک اعتیرازیان هەبوو لە هەندێک بڕگەی ناردیانەوە ئێستا بەرحاڵ دوجار لای حکوومەتە بڕیار وایە لەم کۆتایی مانگی هەشتا یاساکە بنێردرێتەوە بۆ پەرلەمان بۆ ئەوی کەوا بچێتە بواری جێبەجێکردن و ئیقراری بکە پەرلەمان بۆیە من ئەڵێم داوای عەدلەکەم لە سەرۆکی حکوومەت و ئەنجومەنی وەزیران داوای ویژدانەکەم لە ئەندام پەرلەمانەکان داوای وەفا بە وعدەکانیانەکەم چونکە چاومان بە یەکەکەوێتەوە لەگەڵ میلەت ئاچیان بە یەکەکەوێتەوە
داوا ئەەکەم کەوا ئەو حەقانە بژێرنەوە بە هەمویانەوە و گێڕانەوەی حەقیش بە تەواوی بۆ ئێمە بە جێبەجێکردنی یاسای ژمارەنووی بەغایە کە ئەمە هیچ پەڵپ و بیانیوە نییە ئێمە یگرین چەند ساڵە چاوەڕێمان کردوون لە بەناوی قەیرانەوە ئیتر ئێستا قەیران نەماوە و داوای مافی خۆمانەکەی ڕاستە ماوەسە ئێوە بە حکمی تایبەتمەندن بۆ قەزەیەوە ئەگەر مۆزەفێک فەرمانبەرێک مامۆسایەک 20 ساڵ بێ خزمەتی کردبێ و پارەشی بێگومان وەکو خۆ دەزانین وازام لە 105 لە موچەکەیە بڕدرێت لە سا حەوت بۆ لە سا پێم وایە بە پێینە پێم وایە لە سا حەوت و لای کەمێکی لە سا حەوتە لای کەمێکی لە سا حەوتی لێ بۆ سەروتریش ئەو موچەی 20 ساڵە لێ بڕێت ئەم لە 100 حەوتی لێ بڕێ ئێستا وا بەنیازە و سندوقە ئەو پارەی تێچێتەوە ئەو پارەیە وڵی ترەوە بڵێم چی ینی ئەوە شتێک نییە هەر قەرزە لە ئەستۆیانە مەفروزە بەڕاستی یعنی چۆن ئەڵێ بابوو بڕگەی بۆ دیاری بکەن چی لێ هاتووە و چۆن ئەیگێڕنەوە بۆ خەڵک ئێوە سوورن لەسەرەوە گێڕانەوەمانەوەی ترە سنووقە چ پارێکی تێ خەنوێتی ناخەنەوە ئەوە لە ئەستۆی ئەوانە ئێمە بۆ نمونە من شانزە موچە زائیدەن فەرقەکەی لە ئەو شانزە موچەیە لەگەڵ ناوەندا ئەوە بە قەرزە زانم لە ئەستۆیانە ئەمڕۆ بە یاسبەی نێبێ هەر ئێبێ بمانەنەوە ئێمە نەمانەوە با هەمی لە مانگێکا یا لە 6 مانگا بمانەنەوە با میکانیزمێدانن بۆ شێوازی گێڕانەوەی دەیان جار حکوومەتی عێراقی بیرمانە لە کاتی خۆماڵیکردنی نەوت تا پێم وایە لە هەفتا و چەند نابوو زمانی زوو ئەحمە حەسەن بەکر ئەو کاتە سەرۆک کۆمار بوو نەوتیان خۆماڵی کرد تەمیمی نەوتیان پێوت ماوەیەک تەقەشوفیان فەرز کرد بەسەر هەموو کارمەندان و مۆزەفینی عێراقا بڕێک لە موچەکانیانە بڕی بەڵام دوایی بە میکانیزمێکی معقول هەموو موچەکانیان دانەوە چەند جاری ئەمە خۆمان لە زروفی حرب و شەڕ و لە 74 و لە کێشەکانی بینی حکوومەت و با بڵین منتیقی حکمی ذاتی ئەو کات و هێزی پێشمەرگەی کوردستانە چەند جار مەسەرەن دابڕاوین لە دەوام چوونێتە دەرەوە فیرانمان کردووە لە عسکەری کە گەڕاوینەتەوە و کە ڕێکەوتونەتەوە کە یا بە عەفویە خەڵک گەڕاوەتەوە هاتۆتەوە شوێنی خۆی یەکەم چۆتەوە سەر وەزیفە دووهەم باوەڕتان هەبێ دەفلسمان نەفەوتاوە هەمووی دراوەتەوە ئیتر بە میکانیزمێک بە ئەمانیش بە میکانیزمێک ئەو موچە و گەڕنەوە بە خەڵک من کاتم نەماوە ئەگەر قسێک هەبێ لە کۆتاییە واللهی قسەی چیم هەبێ ینی ئەگەر هەر شتێک ئێمە هەر ئەوەندە ئەڵین جارێکی تر من داوای مەبدەئی عادلەکەم عادل بن لە تەوزیعی سەروەتە ئەم سەروەتە هی ئەم میلەتەیە هی ئەم خاکەیە ئەم خاکە دایکی ئێمە هەمومانە عادل بن لە تەوزیعی سەروەتە کێ مستەحەقی زیاترە لە کێ با بە پێی پێودانێکی حەق و شەرعی و قانونی عادل بن لە تەوزیعە دووهەم بەسە ئیتر غەدر و غوبن لەم خەڵکە بەسە ئیتر بەڕاستی نانبڕینی خەڵک بەسە ئیتر بۆ خۆشیان دەرکیان بەوە کردووە کە ئەزانن هەر من لێرامێ ئاماژە بۆ بکەم بۆچی لە هەڵبژاردننی ئەیلولا بوو هەڵبژاردن کرا لە هەڵبژاردننی ڕابردووە ئەیلولی پارتەبان لە هەڵبژاردننی ڕابردووە ڕێژەی دەمدان چەند دابەزی بۆ ئەوە ئەنجامی چی بوو ئەوە دەراویشتەی چی بوو دەراویشتەی ئەم هەموو گلەی و ئاهوناڵەی خەڵکەڕاست ئەگەر خوا نەخواست هەروە بەردەوام بێ بێگومان ڕێژەکە زۆر زیاتر دابەزێ بەداخەوە دەوروبەریش ئەتوانن زیاتر بە ئێمە پێبکەن ئەگەر هاوکارانم یەک دوو خولەکی ترم بەنێ سوپاسیانەکەم هەرچەند وتم کۆتا پرسیارمە ئوساس ئەگەر لە دوای ئەو یاداشتەوە کە بۆ 15 ڕۆژە بێ یافتانە بە حکوومەتی هەرێمی کوردستان ئێوە هیچ سەخفێکی زەمانیتان پێداون کە ئەبێ لەو ماوەیەدا وەڵام وەرگرن لە دوای ئەوەی کە هەر وەڵام تاوەرنەگر ئێوە هەنگاوی چیەنێن وڵا جوانە و پرسیارە ئێمە هەر لە یاداشتەکەیشە ئاماژەیەکمان داوە کەوا پێویستە لەگەڵ دەستکردن تەبعاً خۆی هەر هەموو فراکسیۆنەکان ئەم قسەیان کردووە بە تایبەتی ئەوانەی کە بڵین زیاتر یعنی ئەیانوێ لە خەمی خەڵکان کە ئەبێ یەکەمین یاسایەک لە پەرلەمانی کوردستانە مدارەسە بکرێتەوە و بەرکار بکرێ ئەم یاسای چاکسازیە ئەو یاسای چاکسازیش و تویانە ئەوان ئەڵێن کە ئێمە لەگەڵ ئێوە داین کە بە یاسای ژمارە 9 حەلەکرێت و هەموو کەس مافی خۆی وەرەگرێت تر پێویست ناکە ئەوە تەجزیە بکرێت و ئینتیقائی بێ ئەمە چاوەڕێی ئەوەیەکەین کە لە نزیکترین دەرفەتا بەڕاستی بەخوا بچنەوە و ئەو یاسایە ئێستا وەکو عەرزم کردی
بڕیار وایە کە لە کۆتایی مانگی هەشتا بگەڕدرێتەوە بۆ پەرلەمان و ئیتر بچێتە بواری ئینفاذەوە جێبەجێکردنەوە بەس ئەوەی من ئەمەوە ئەیڵێم و جەختی لەسەرەکەمەوە ئەوەیەکەوە ئەو یاسایە حەقی خەڵکی تیا دابین بکەن حەقی خەڵک نەخۆن ئێمە بەدوای حەقی خۆمانەوەین بەڕاستی وە چاویشمان لێیانە وە چاومان لەسەر وعدەکانیانە بە تایبەتی سەرۆک فراکسیۆنەکان و بە تایبەتی خودی سەرۆکی حکوومەتی هەرێمیش کە خۆی ینی زۆر وعدیاوە بە خەڵکو سایتر چاوەڕێیەکەین وەکوینەڵێ إن موعدنا الصبح أليس الصبح بقريب؟ جوانە دەستخۆش زۆر سپاس بۆ بەڕێز ماوەسە سادق سازانی وتەبێژی یەکێتی خانەنشینان زۆر سپاس کە لە ماڵقەی بەرنامەی ژێرخان لەگەڵ زۆر سوپاس بۆ بەڕێستان بینەرانی ئازیز و خۆشەویست زۆر سپاس تاوەکو ئێستا بینەرمان بوون تاڵقەی ئایندە بەخوای گەورەتان ئەسپێرم کاتێکی خۆش